سەلەفێتی لەگەڵەوە کە لایەنگری بەکارهێنانی ئەم زاراوەیەش نین کە ئەڵێن بەگشتی چونکە ئەڵێن ئەهلی سونەت و جەماعەت ئێمە ناشێ ببێ بە مەزهەبێکی تر سەلەفێتیش لەولاوە بخۆی بە شێوەیەکی تر خۆی سەلەفێتی بۆیە هاتەکایە تا دەمارگیری مەزهەبی نەیەڵێ نەخۆشی بکەوێتەوە دەمارگیریەک و ببێ بە مەزهەبێکی تر پێویستە سەلەفێتی مەنهەجێکی سربەخۆ بێت و بە دوای بەڵگە شەرعەکانەوە بێت لەکوێ بینی شوێنی کەوێت سەلەفێتی مەنهەجە نەک مەزهەب خی گەورەشە فەرمێ ئەتەأمرون الناس بالبر وتنسون أنفسكم وأنتم تتلون الكتاب أفلا تعقلون فەرمان بە خەڵکیە دەن چاکە بکەن کەچی خۆتان لەبیرەکەن بەلای خۆتان بە قورئانە خوێنن بۆچی ئەقڵتان پێ ناشکە کە ناشە خۆت پابند نەبیت و داوا لە خەڵکی بکەی پابند بپێوی پێشتر وتمان و لێرەشا دووپات یەکەین و ئەم فیتنەی حکمڕانی حاکمە مرتەدەکان لە وڵاتی مسلمانانە لە هەموو فیتنەیەکی مێژووی ئومەت دژوارتر و کاریگەرترە زۆر لە فیتنەی قورئان مەخلوقەکەی سەردەمانی عەباسیەکان دژوارتر و کاریگەرترە لە کەسێکی وەکو شێخی ئەلبانیش ناوەشێتەوە گومانی وا ئیسارە بکات و بڵاویشی بکات